داواکاریەکانمان ڕاستی زۆرن یەک و دوان و ئەوە نین بەداخەوە خوێندنی کوردی تەرکێکی باشی بۆ هات لە زمانی ئەوانەیە بەڵام بەداخەوە گەڕێنراوە ئەو تەرکانە و ئەمەش بۆ خۆی چەند دەستی چەند مامۆستایەکی دا بوو زیاتر شەڕەمادیەکەیە جەنابێن ئەوەی کە پەیمانگاوە ئەوەی تایبەتی تەلەبەی بەخۆی هەیە بۆ خۆی پێی خۆش نییە چونکە پارەی لێ دەگەڕێتەوە پێی خۆش نییە بەڵام بەداخەوە لە قوتابخانەش ئەوی کە خوێندومانە بەرداخەوەت بە هەموویەوە حەوت دەرسێکمان کردووە لە قوتابخانە هەفتەی جارێک بەو مەنهەجە دوور و درێژە ڕناگەین ڕاستی کە ئەوەی ئێمامانەوەی کاتەکە زۆر کەمتر لەو و سەبارەت ئەوەی دەڵێن بە ئۆنلاین و کۆڕنە و ئەمەی ڕاستی کۆڕناکە بە خۆی کلاوار بوو ڕێ خوێندنی ئەلکترۆنیەوە منهەج تەواو نەبووە زۆربەی خوێندنگەکان منهەجی تەواو نەبووە تەنها هەندێک خوێندنگە هەیە مامۆستای بابەتەکانشی نییە چەند مامۆستایەکی مەسەڵەن لە مامۆستای بابەت ئینگلیزی بە تایبەتی بریکاری ئینگلیزی فیزیامانە پێویستیان پێ مامۆستای بابەت خۆیان هەیە لە مەدرسەکان هەتاکو ئێستا هەندێک مەدرسەیە کە مامۆستای بابەتەکەی نییە باش ئێمە چۆن ئەمەش قبول بکەینەوە تۆ نە تەرکەکە یارمەتیمانە دەیت نە لە داواخستنی یارمەتیمانە دەیت خوێندنەکەش فاشل ئەلکترۆنیت بۆمان داناوە وەزارەت پەروەردە ئەمە زوڵمێک لە خوێندنی کوردی بکات ئەم زوڵمەش بۆ لەناوبردنی مناڵی فەقیرە وەگەی ئەمڕۆمان سەبەبی ڕیسی گربوونەوەی ئەمڕۆمان وەزیری پەروەردە ئێمە پێش مودەیەکی پێش ئێستا هات مەجموعەیە تەرکی بۆ ئێمە ناردووە ئێمە بەو تەرکانە ڕازی بووینەوە مامۆستاکانی خۆمان ئەو تەرکانیان ناردووە بەڵام ئەو تەرکانەی کە ناردوویانە قبول کرا دوای دوو ڕۆژ چلوەش کاتژمێر ڕەفز کرا وەزیرێکی پەروەردەی هیچ وڵاتێک نەبووە دوای چلوەش کاتژمێر لە قسەی خۆی پەشیمان بێتەوە ڕەفز بدا بە کۆمەڵێشت تۆ ئەگەر سەرەتا هینت نەکردووە ڕەفز بۆ دەیت قبولت کردووە ئەم ڕەفزە چیە خوێندکار بەجددی ساردەوە بۆ لە خوێندن تااقەتی نییە بخوێنێت تەنانەتەوە تا گردبوونەوەگەش هەیە کۆمەڵێکی کەم هاتوون بۆ گردبوونەوەگە ساردن لە گردبوونەوەگەش خەڵک لەوە ساردەوە کە داوای مافی خۆشی بکە